بە ئومێدی خوددا دەرگای تەکسیەکەی کردەوە تا ڕۆژێکی نوێ دەست پێ بکات و ڕزقی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵەکەی بەرێتەوە. وەلید عەبدولکەریم هاوڵاتیەکی دانیشتووی سلێمانیە و پیشەی شۆفێری تەکسیە. ئەم ڕۆژانە لە شەقامەکانی سلێمانی کاری گواستنەوەی سەرنشینان دەکات. لە دوای ئاگربەستی غەزا بڕیاری داوە بۆ ماوەیەک بێ بەرامبەر سەرنشین بگوازێتەوە و بە شەقام و کۆڵانەکانی سلێمانیدا دەسوڕێتەوە. کارکردنی ئەم لەم ڕۆژانەدا بێ بەرامبەرە و هیچ بڕەپارێک لە سەرنشینەکانی وەرناگرێت. هێندێک جاری لە شوێنێکدا دەوەستێت و بەدەنگی بەرز دەڵێت فەرموو تەکسیە ڕۆین بە بۆنەی سەرکەوتنی مسلمانانی غەزەوە ئەم تەکسیە بێ بەرامبەرە، ئەم تەکسیە بێ بەرامبەرە فەرموون. وەلید دەڵێت من بەم جۆرە دڵخۆشی خۆم دەردەبڕم و هیچ بڕەپارێک لە سەرنشینەکانیشم وەرناگرم. وەڵای ئەم بیرۆکەم لەوە بۆ هات کە لە دوای 7 ئۆکتۆبەری 2023ەوە مسلمانانی غەزە درانەبەر هێرشی تۆپ و تەیارە و تانکی زایۆنی لەو کاتەوە من بە دوعا لەگەڵیان هەبوو. ئێستاش ئەمەی کە خوای گەورە ئەم نەسڕەتەی بۆ داباراندن منیش حەزم کرد دڵخۆشی خۆم وەکو ئەوان ئابم شێوەیە دەرببڕم. تەکسیەکەم پێ و لەسەریم نووسیوە ئەم تەکسیە بێ بەرامبەرە بە بۆنەی خۆڕاگری و سەرکەوتنی مسلمانانی غەزەوە ئەم تەکسیە بێ بەرامبەرە. ئەو هەستم لەوە بۆ هات کە خوای گەورە دەروی خێری لەکردنەوە، خوای گەورە سەری خستن بەسەر جوولەکەدا و بەسەر ئەمریکا و ئەوروپادا. منیش ئەمەم لە توانایە هەبوو کە بۆیان دەرببڕەمەم خۆشیە بە بۆنەی خۆڕاگری و سەرکەوتنی مسلمانانی غەزەوە ئەم تەکسیە بە خۆڕاییە. سەرنشینان ستایشی کارەکەی وەلید دەکەن و بەلایەنەوە هەڵوێستێکی جێگای ڕێز و دەستخۆشیە. دەستخۆشی لێری مەڕاستی کارێکی جوانی کردووە. لایلی وا تووشی بووم مەڕاستی هەڵوێستێکی جوانیە بوو. زۆر خۆڵکێکی جوانی کردی. فەرموون. وەلید دەڵێت هەر کەسێک لەگەڵمدا سەر دەکەوێت سەرەتا نازانێت بێ بەرامبەرە. کاتێک بۆیان ڕوون دەکەمەوە دەستخۆشیم لێ دەکەن. خەڵک بەڵێ زۆر بە جوانی وەسفی ئیشەکەکەن و پێم وایە لە پەیژەکانیشا دابەزێنراوە. زۆر بەیان هەڵوێستەکان بە جوان نەزانن. هەندێک خەڵکی شەیە هەر بتەوە نەتەوە کۆمنتی نەشیا و هەر دەنووسن. بەڵام من کێشەم نییە گوێ نادەم بەو کۆمنتانە لەبەر خاتری خوا و بۆ دڵخۆشی مسلمانانی غەزا و ئیشەم کردووە. وەکوێچن بەڕێزم یاخوا بەخێر بێن. ئاگربەستی غەزە و سەرکەوتنی مسلمانان لە هەرێمی کوردستان بۆ تا جێگەی دڵخۆشی زۆرینەی خەڵک. هەرکەسە و بە جۆرێک دڵخۆشی دەردەبڕێت و لە زۆرینەی شارەکانیش شیرنی دەبەخشنەوە. وەلیدیش بەم جۆرە دڵخۆشی خۆی دەربڕی. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.